الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی دووەم لە تەفسیری سوورەتی ئەلغاشیە بە خزمەتتان بگەمەوە بە بەسی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت. بەڵێ خۆشەویستان، وەکو لە ئاەتەکانی پێشتر دیارە لە سوورەتی ئەلغاشیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەر لە سەرەتادا باسی لە ئەلغاشیە کرد، حەدیث الغاشیە، واتە باس لە ڕۆژی قیامەت، ئەو ڕۆژەی کەوا بە ناخۆشیەکانی هەموو کەسێکدا دەپۆشی. ئەنجا خەڵکەکەی کردە دوو بەش، کەسانێکەوە لە ناخۆشیدان و عاقبەت و سەرنجامیان بەرەو جەهەنەمە و هەروەها حاڵیان لە ناو جەهەنەم، و لە بەرامبەریشدا کەسانێک لەو ڕۆژەدا ناز و نیعمەتەکان و ڕەزامەندی خوای گەورە لە دموچاویان دەدرێوشێتەوە. ئەو کەسانێکەوە عاقبەت و سەرنجامیان بەهەشتی پانوبەرینە و کەمێک باسی حاڵیانی کرد لە ناو بەهەشدا. ئەوجا لێرەدا دەفەرمی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت، کەواتە لێرەدا سەرنجمان ڕاکێشتن لە بۆ چەند مەخلووقێک لە مەخلووقاتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە لێرە و لە چەندین جێگای دیکە خوای گەورە سەرنجی بەندەکان ڕادەچێشی لە بۆ ئەوەی کەوا بیر لە مەخلووقاتەکانی خوای گەورە بکەنەوە کە تێیدا دەسەڵاتی خوای گەورە بەدی دەکرێت. وەکە ئەنەما مناسبەی ئەو ئاەتان لەگەڵ ئاەتەکانی پێشترێ کە باس لە ڕۆژی قیامەتە، بە تایبەتی ئەو کەسانێکەوە ئینکاری هاتنی ڕۆژی قیامەت دەکەن و باوەڕیان پێ نییە، دەی باشە لۆ تەماشای قودرەت و دەسەڵاتی خوای گەورە ناکەن کەوا لە هەموو مەخلووقێک لە مەخلووقاتی خوای گەورە بەدی دەکرێت. کەواتە بیر لە هەر یەک لەو مەخلووقاتانی خوای گەورە بیری لێ بکەیەوە، ئەو پەڕی دەسەڵاتی خوای گەورە بەدی دەکرێتەوە دەتگەینیتە قەناعەت ئەو خودایە بەدەسەڵاتە کەوا ڕۆژی قیامەت دابینی و مردیەکان زندی بکاتەوە جا بەو شێوەیە حسابیان لەگەڵ بکە. بەڵێ ئایا تەماشا ناکەن کەوە حوشتر بە چ شێوەیەک خەڵق کرایە؟ کەواتە ئایا ورد نابنەوە؟ ئایا بیر ناکەنەوە؟ دیارە کە دەفەرمی خولیقەت واتە بە شێوەیە خوڵقێنرایە و دروست بووە. بە تەئکید ئەوەی کە خالیقە ئەو زاتە تەنها ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە. ئایا تەماشای شوێنەواری دەسەڵاتی خوای گەورە ناکەن لەو مەخلووقە کەوا حوشترە، کەوا ئەوە نمونەیەکە لە نمونەی ئەو ئاژەڵانەی دیکە کەوا خوای گەورە خەڵقی کردە لە بۆی مسەخەر بی لە بۆ ئینسان بەو هەیکەلە گەورەیەی کاتێک کە تەماشا دەکەی. ئەوجا لەگەڵ ئەوەش کەوا چەندین قاد لە ئینسان بەتواناترە، ئەوجا مسەخەرە لە بۆ خوای گەورە تەسخیری کردێ و ملکەتی کردێ منداڵێک دەتوانی کەوا لە غاوی ئەو شترە ڕابچێشی و لە دوای خۆی لە بۆ ئەو جێگای بیبا کەوا دەیەوێ. ئاها تەماشای ناکەن لە هەر شێوەیەک، لە هەر جێگایەکی، لە هەر خەلیەیەکی، لە هەر عوزوویەکی تەماشا دەکەی عەزەمەتی خوای گەورە بەدی دەکرێتن. هەروەکو خوای گەورەش لە سوورەتی یاسین دەربارەی ئەنعام بەگشتی و دیارە لە زەمنی ئەوانش حوشتر دەفەرمی وەلەهم فیها مەنافع ومەشارب ئەفەلا یەشکوڕون، کەواتە لە بۆیان هەیە لە بۆ بەنی ئادەم لە ئەنعام و لە ئەو ئاژەڵانی کەوا مسەخەر لە زەمنی وانە حوشتریش مەنافع ومەشارب، واتە چەندین سوودی لێ وەردەگرن. وەکو ئەوەی کەوا حوشتر کە بە تایبەتی لە کاتی دابەزینی ئەو ئاەتانە و تاکو ئێستاش لە هەندێک جێگا و لە بیاباندا ئەو شترە سەرمایەیەکی چاکە لە بۆ خاوەنەکەی، قەدر و قیمەتێکی چاک دەکا و هەروها لە بۆ بارکردن بەکاری دەینن. هەتا جێگا هەیە لە بۆ چێڵانی زەوی بەکاری دەینی، جێگا هەیە و بە تایبەتی ئەو کاتیش لە بۆ ئەوەی کەوا ئاوی پێ بگوازنەوە و ئیتر لە بەچەندین شێوە سوودی لێ وەردەگیرێتن. وەکو سەرمایەش باشترین سەرمایە لە بۆ خەڵکەکەی و مەشارب ئەوجا گۆشتەکەی دەخۆن و هەروەها لە شیرەکەی دەخۆنەوە.
ئایا شکرانە بژێری خوای گەورە ناکەن؟ تەماشا ناکەی بە شێوەیە خوڵقایەکەوە ئەو حەیوانەی کە تەماشا دەکەی لە بیابانەکاندا مەوجودن، لەو بیابانانەی کەوا سەفەری دوور و درێژی پێ دەکەن بەو خۆشترە، یەک لە تەبیعاتەکان ئەو حەیوانەوەیەکەوە لە بۆ فترەیەکی چاک هەتاندێک لە مەسادر و سەرچاوەکان دەڵێ لە دەگاتە مانگ و زیاتر لە مانگێک تەحملی تێنیاتی دەکا لەبەرەوەی ئەو خواردنەی کە خواردیتی و خەزنی کردیە دەتوانی ئاویش لەو خواردنە وەربگریتەوە، ئەو سینامەی سەرپشتی کەوە بەرز بوویتەوە وەکو مەخزوونێکە لە بۆ ئەو شەحم و ئەو بەزەیکەوە هەمووی تاقەیە لە کاتی پێویست بەکاری دەینی. ئیتر لە هەر خەلیەیەکی بکۆڵیەوە هەتا تەمەشای سمەکانی پێی دەکەی زۆر گونجاوە لەگەڵ تەبیعەتی ئەو سەحرا و بیابانی کە تێیدا دەژیە ئیتر لە هەر لایەک تەمەشا دەکەی وەکو زانایان باز لە چاوی دەکەن باس لەو موانەی ئەوەی کە لە دەوروبەری چاوینە هەر هەمووی بە حساب دروست کرایە. خۆی گەورە سوبحانەهو وتەعالا بە تەقدیر و بە ئەندازەیەکی دیاریکرا و خەڵقی کردیە کەوا زۆر گونجاوبی لە بۆ ئەو بیابانی کە ئەو تێیدا دەژیەتن. بەڵێ ئایا بیری لێ ناکەنەوە وإلى السماء كيف رفعت، و هەروەها ئایا بیر لە ئاسمان ناکەنەوە کەوە بە چ شێوەیەک بەرز کرایتەوە؟ بەڵێ ئەو ئاسمانێکەوە وەکو سەقفێک ئەو زەویەی داپۆشتیە، ئایا بیری لێ ناکەنەوە ئەو ئاسمانە عەظیمە کە وەکو علمی فەزای ئەوڕۆ بە ملیۆنەها ئەستێرەی تێدا دەژمێریتن کەوە ئەوە بەشێکە لەو ئاسمانە و هەروەها لە سەروی ئەو ئاسمانە 6 ئاسمانی دیکە هەیە. نایبینن لە عالەمی بەشەری خۆماندا ئەگەر هەر سەقفێک چەند مەترێک لەسەر زەوی بەرزی بکەینەوە پێویستی بە چەندین دینگە و عەمود هەیە تاوەکو ڕای بگرین. ئەو ئاسمانە بەرز و بڵندە، ئەو ئاسمانە عەظیمە نایبینن وەکو خوای گەورە لە چەندین جێگادا دەفەرمیتن بغەیری عەمەدین تەڕەونەها، بەبێ هیچ عەمودێک کەوا بیبینی کە ڕای گرتبی ڕاگیرە. دیارە ئەویشیان وەکو معلومە بەو قووەتی جاذبیەتەی کەوە هەر ئەستێرە و کەوکەبێک لەو فەزایەدا دەسوڕێنەوە لە زمنی ئەوەش ئەو ئاردەی کامە تێیدا دەژێن بە قووەتی جاذبیەت خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو ئەسبابێکی ظاهری و دەرەچی بەو شێوەیە ڕای گرتیە. اینجا خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە هەمووی لە هەر لایەک لەو بوونەوەرە بیر دەکەیتەوە بەڕاستی عەزەمەت و قودرەت و دەسەڵاتی خوای گەورە لۆ بە دیار دەکەوی. وإلى الجبال كيف نصبت، و هەروەها تەماشای چیاکان بکە کە کوو دامەزرانە، کوو داکوتراینە ناو بەناخی ئەو زەویەدا چوویتە خوار، بە چ شێوەیەک بەرز بوویتەوە بەشێکی زۆری لەسەر ڕووی زەوی. لەبەرەوەی نوسیبەت هەندێک لە زانان هەر بەو شێوەی لێشی دەنەوە بۆیکەوە نەسب ئەوەیەکەوە لەسەر زەوی بەرز بوویتەوە، و هەروە هەندێک لە زانانش بۆیکەوە وەکو داکوتراوێکەوە دامەزراون لە ناو بەناخی زەویدا چووینە خوار کە بە فعلی هۆردوشی هەروایە. لەبەرەوەی وەکو معلومە لە علمی جیۆلۆجی باز لەوە دەکاتن ئەو چیانەی کە دەیبینین چەندە بەرز و بڵندن لەسەر ڕووی زەوی ئەوە بەناخی زەویشدا ڕێگێکی زۆر ئەستور و یاخود بەناخی زەویشدا لەوانەیە هەندەی لە دەرەیە هەندەش لە خوارەوە بی بەناخی زەویدا چۆتە خوار. کەواتە ئەو چیانەی کەوە وەکو زانایان کە باسی لێوە دەکەن لە چەندین سوود و مەنافعەکانی چیا لە بۆ سەر ڕووی زەوی، وەکو قورئانی پیرۆز لە چەندین جێگا ئیشارەت پێ دەکەکەوە تەوازونی سەر ڕووی زەوی ڕاگرتیە، لە زەلازل و لە لەرزین و لە چەندین مەسائب دەیپارێزی، و هەروەها معلومە کەوا چیا لە چەندین ڕەشەبا دەمان پارێزی کەوا لە جێگای دوورەوە دێ کاتێک کەوا دەگاتە ئەو چیایە و ئەو ڕەشەبایە دەشتێنی، و هەروە وەکو سەرچاوەیشە لە بۆ زۆربەی مەعادن و کانزاکان کەوا زۆر زەرورن لە بۆ ژیانی ئادەمیزاد، و هەروها چەندین شتی دیکەش بیری لێ ناکەنەوە. جاوەکو خوای گەورە لە سوورەتی فاتیر وەسفیان دەکاتن کەوە ئەوانیش ئەنواعی هەیە، تەماشا دەکەی ڕەنجی سپی و ڕەنجی ڕەش و ڕەنجی سۆر و حەسەب ئەو کانزانەی کە تێیدا بیری لێ ناکەنەوە. وإلى الأرض كيف سطحت، و هەروها ئایا بیر لە زەوی ناکەنەوە بە چ شێوەیەک خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە چ شێوەیەک ڕای خستیە و بە چ شێوەیەک ڕاخرایە. دیار ئەو زەوی کەوا لەسەری دەژێن ئەو ئاەتە و چەندین ئاەتی دیکەش بەڵگەیە لەسەر ئەو زەویە کە وەکو علمیانش ثابتە ئەو زەویە ڕاست نییە بەخۆی، بیابانێک نییە، بەڵکو ئەو زەویە
زەویەکی یاخود کەوکەبێکی دائیریە و یاخود ئەگەر بە ورتر بڵین بەیضاوی و هێلکەییە. ئیتر بەڵام بەو شێوەیە خوای گەورە کاتێکە دەفەرمی لێرە و لە چەندین جێگات کردەوە ڕاخسترا بەڵێ نسبەتەن بە ئینسانەکان ڕاخسترا لەبەرەوەی حەجمی ئینسانەکان بە بەراورد لەگەڵ حەجم و قەبارەی ئەو زەویە کە لەسەری دەژیێن بەو شێوەیەکەوە هەست بە خڕاتیەکەی ناکەن، بەڵکو بەنسبەت ئەوان ڕاخرایە و بەنسبەت ئەوان دەشتاییە و ژیانیان لەسەری زۆر بە ئاسانی دەڕواتە سەر. بیر لەوە ناکەنەوە بە چ زاتێکە وای کردێکەوە حەجم و قەبارەی ئەو ئینسان لەگەڵ حەجمی ئەو زەویە هەندە گونجاوبی کە بەنسبەت ئەو ئینسانە ئەو زەویە دائیریە یاخود ئەو زەویە بەیضەویە بەنسبەتەوی وەکو دەشت و بیابانێکە و بەو شێوەیە هەڵس و کەوتی تێدا دەکا. ئیتر دیارە هەر یەک لەوانە بەڕاستی باز بکەوی بیری لێ بکەوە دەسەڵاتی خوای گەورە لۆ بە دیار دەکەویتنکەوە خدای گەورە بەتوانایە جارێک کە ئەو ئینسانە لە دوای مردنی زندی بکات و حسابی لەگەڵ بکە. جا بە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم لە دوای ویش بە میراتگرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی فذەکر ئینەما ئەنتە مذەکر، کەواتە یا ڕەسوڵ الله ئەوەی کە لەسەرە تۆکەوە ئامۆژگاریان بکە و بە بیریان بینەوە، ئەهدی فیترەتیان بەبیر بینەوە، ئەو داوای کە لە سەرەتادا دەستت پێ کردیە بەردەوام بۆ و بە بیریان بینەوە جار لە دوای جار، لەبەرەوەی ئینسانە معڕەزە لە بۆ نسیان و لە بۆ لە بیرکردن. و کاتێش کە دەفەرمی فەذەکر دیارە لە نەتیجەی ذیکرا کەسانێک سوود لێ وەردەگرن ئەوانەی کەوە ئیماندارن، وەکو لە سوڕەتی ئەذاریاتدا خوای گەورە دەفەرمیتن فەئینە الذیکرا تەنفع المؤمنین، کەواتە بە بیریان بینەوە. لەبەرەوەی ئینەما بەحەسر ئەتو یا ڕەسوڵ الله وەزیفەی تو ئەوەیە کەوا مذەکری تەنها بە بیریان دەینەوە ئامۆژگاریکاری کەواتە لەسەر تو نییەکەوە ئیلا ئەوان ئیمان بینن. لێ لە دوای دەفەرمی لەستە عەلەیهم بیموسەیتر، کەواتە لەسەر تو نییە یا ڕەسوڵ الله بەوەی کەوە ئەتوو مسەیتر بی واتە دەسەڵاتدار نی لەسەریاندا تاوەکو ئیمان لەسەریان فەرز بکەی و بە زۆری وان لێ بکەی ئیمان بەخوای گەورە بینن سوبحانه وتەعالا. دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر حەریص بووە لەسەر ئیمان هێنانی هەموو خەڵکی لەبەرەوەی دەیزانی بەختەوەری دنیا و قیامەتی هەموو بەندەکان لە ئیمان هێنان و لە تەسلیم بوونە بە فەرمانەکانی خوای گەورە. بەڵام لەگەڵەوەش خوای گەورە دەفەرمی وەزیفەی تو یا ڕەسوڵ الله ئەوەیە کەوا تەذکرە و ئامۆژگاریان بکەی، ئەتوو دەسەڵاتێکت بەسەریاندا نییە بۆی کەوە ئیمان بسەپێنی بەسەریاندا. إلا من تولى وكفر، دیارە ئیلا بە معنای لاکین دێ لێرە کەواتە ئیستثناءی منقطعە متصل نییە، کەواتە بەڵام ئەو کەسەی کەوا تەوەلا وەکەفەر واتە پشتی لەو دینە کرد و کوفری بە ئاەتەکانی خوای گەورە کرد، پشتی تێکرد وەکو واقع و کوفری پێکرد وەکو عەقیدە، کەواتە ئامادە نەبوو ملکەت بێ بۆ فەرمانەکانی خوای گەورە، بە درۆی زانی وەلعیاذ بالله ئەو حەقایقانەی هەمووی ستر کرد و هەمووی پشتگوێ خست و ئامادە نەبوو پابەندبی پێی. ئیلا ئەو کەسە دیارە ئەوەیە ئەو کەسەی کەوا تەوەلا و کوفر دەکا فەیعەذیبه الله العذاب الأكبر، ئەو کەسە خوای گەورە سبحانه وتعالى کەواتە ئەو کاتە شەر حساب لەسەر خوایە سبحانه وتعالى فەیعەذیبه الله العذاب الأكبر. لە دوای تەذکیرەی تو کەسێک کەوا تەوەلای کرد و کوفری کرد ئەوە خوای گەورە سزای دەدا بە چ سزایەک؟ بە گەورەترین سزا ئەلئەکبەر، نەک هەر کەبیر، ئەلئەکبەر، کەواتە بە گەورەترین سزا سزای دەدا. دیارە سزاکانی ڕۆژی قیامەت هەمووی گەورەترینە مقارنەتەن بە سزاکانی دنیا. ئەگەر خوای گەورە سزاش بدا لە دنیادا سزای کەسانێک بداتن ئەوە سزای دنیا مقارنەتەن بە قیامەت هەمووی گچکەن، وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزدا لە سوڕەتی السەجدە دەفەرمیتن وەلەنوذیقەنەهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر، کەواتە عذاب و سزا ئەگەر بێتنیش لە دنیادا لە بۆ کەسانشی ستەمکار و لە بۆ کەسانشی سەرپێچی کار ئەوە ئەدنایە گچکەیە مقارنەتەن بە ئەو عذاب ئەکبەرەی کەوا لە ڕۆژی قیامەت چاوەڕوانیان دەکا. إن إلينا إيابهم، کەواتە یا ڕەسوڵ الله خوا صاحبی ئەو دینەیە و خوا صاحب ئەو مەخلوقەشە. إن إلينا إيابهم، کەواتە بە تەئکید گەڕانەوەیان هەر لە بۆ لای ئێمەیە بە مسلمان و کافرەوە هەمووی هەردەبی بگەڕێتەوە لای خوای گەورە
ثم إن علينا حسابهم. ئەو جا گەڕانەوەیان لە بۆ چیە؟ ئایا لە بۆ ئەوی وەکو جارێکی دیکە لە ژیانی دنیا بیان ژیێنی و ئیرادەیان پێبەخشی و ئەوەی لە هەوەسی هەبی ئەوەی پێی خۆشە بیکە؟ نەخێوانە، بەڵام ئەو جارە گەڕانەوەیان لە بۆ حسابکردنە. خوای گەورە ئەوەی کەوا لە دنیادا ئەنجامیاندا لە قیامەتدا حسابیان لەگەڵ دەکا. ئەو جا دیارە پاداشتی کەسانێکی موحید دەداتەوە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی، و هەروها سزای کەسانێکی مشریک و هاوبەشی پەیدا کرد لە بۆ خوای گەورە والعیاذ بالله سزای ئەوانیش دەداتەوە بە عەدالەتی خۆی بەبێ ئەوەی کەوە ظلمیان لێ بکە. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.